بەڕێزان بەردەوامین گفتوگۆکانمان لەژە پێدەدەین لەسەر دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ سێن خواردنی دۆناڵد ترامپ وەکو 47مین سەرۆکی ئەمریکا. ترامپی ئێستا ترامپێکی جیاوازترە لە 4 ساڵی ڕابردوو. خوێندنەوەکان بۆ مامەڵە و ڕەفتاری دۆناڵد ترامپ چین لەم 4 ساڵەدا. دۆناڵد ترامپ دەتوانێت چی بکە و مەلەفە گرنگانە چین کە وەکو تەحەدیەک لە بەردەم دۆناڵد ترامپدایە لە سەراستی جیهان و مامەڵی دۆناڵد ترامپ لەگەڵ کورددا چۆن دەبێت. گفتوگوی بابەتان ناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر زانەگوڵ مامۆستا لە زانکۆی ستێرلینگ لە سکۆتلەنداوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. بەڕوانینی ئێوە دۆناڵد ترامپی ئێستا دۆناڵد ترامپی 4 ساڵی ڕابردوو دەبێت، ینی هەر درێژە پێدەری ئەو سیاست و مامەڵە و ڕەفتارانە دەبێت کە لە 4 ساڵی ڕابردوودا سەرۆک بوو یان ناجیاواز دەبێت؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەم 4 ساڵی تازەی هاتووە لە ئیدارەی ترامپە چەند ئاڵگۆڕیەک ئەبێت و لە عینەن کاتێکیشدا بەردەوامبوونی چەند سیاسەتێکی دەرەوەی ئەمریکا هەر بەردەوام بێت کە لە پێشتر ئەو سیاسەتە بەکارهێنرا. یەکی لەو سیاسەتانە کە ئەلگۆڕی تیا دروست دەبێت ئەوەیە کە سیاسەتی بەرامبەر چینە. ڕاستە ئەوەیە ترامپ وعدیاوە لە کاتی حملە ئینتیخابیە وعدیاوە کە زەرائب و تەکس بخاتە سەر ئستیرادی ئەو شتانە کە لە سینە دروست دەبێت. بەڵام لە عینەن کاتیشدا یەک ئەلگۆڕێکی تازە دروست هاتووە بۆ نمونە ئەوە لەسەر ئەخبار 22تانە لەم 2 ڕۆژێ پێشترە کە بۆ نمونە تیکتۆک کە یەکێکە لەو ئاپانەی کە چین خۆی هینیەکە ئیدارەیەکات ئەوە وعدیاوە ئەم بەیانیە وعدیا لە ئەم بەیانیە و دوێنش وعدیاوە وتی ئەو بڕیارانە کە لە محکەمەی عولیا لە ئەمریکا بڕیاراندا کە بەکاری نەهێنرێت کە منع بکرێت لەسەر ئایفۆن و لەسەر ئایفۆنە ئەو منعە بۆستێنێت و خەڵکەتوانی بەکاری بێنێت. ئەو یەکی لە بڕیارە یەکەمەکانێتی ئەوەش ئەو کاریگەریە ئەوەیە بۆ ئەو بڕیارە گرنگە لەوە ئەچێت کە ئەو علاقاتانەی لە نێوان بۆ نمونە ئەمریکا و چینە وەکو پێشتر واتون نابێت. تۆزی ئاڵگۆڕێکی تیا ئەبێت. ئەوەش کاریگەری ئەوەیە ئێلۆن ماسک ئەو ئەیوێت علاقات کە ئێلۆن ماسک کە ئەوش بەشێکە لە ئیدارەی تازەی دۆناڵد ترامپە ئەوێت علاقاتی دیدەوڵەتی بەتایبەتی علاقاتی لە نێوان ئەمریکا و چینە باش بێت لەبەرەوەی تەسلا وەکو ئەزان ئەو سیارە کارەباییە یەکێک لە معاملە گەورەکانی لە جیهانە لە سینایە. لەبەرەوە ئەویش ئێلۆن ماسک کە کەسێکی زۆر نزیکی ترامپە ئەوێ علاقات لە نێوان ئەمریکا و چینە باش بەڵام مەبەستم چیە لەو نمونە کە باسم کرد؟ ئەو نمونە باسم کرد کە ترامپی ئەم 4 ساڵی داهاتووە جیاوازی ئەبێت وەکو جاران نابێت، بەڵام لە بەعزە سیاسەتەکە بەردەوام بێت. بۆ نمونە بەرامبەر ئێران، مۆزوع ئێران زۆر لە محللە سیاسیەکان باس لەوە ئەکەن کە ئەو بریا ماکسیمم پرەشە ئەو زەختی زۆر لەسەر ئێرانە لە بەعزە بابەتێکە بەردەوامە بێت، بەڵام زۆر ڕوون نییە ئەو سیاسەتی بەرامبەر ئێران چی ئەبێت. بەڵام ئەو زەختە کە پێش لەسەر ئێران هەبوو لەوانەیە بەردەوام بێت و لەوانەیە ئاڵگۆڕێکی تیا دەرکەوێت. باشە دکتۆر، وا دەردەکەوێت ترامپ ینی ئەوەی کە خوێندنەوەشی بۆ دەردەکرێت مامەڵەکانی لەسەر مامەڵی بازرگانین، ینی لەسەر وەکو جۆرێک لە سەرمایهداری مامەڵە دەکا هەر نزیک بوونەوەی لەن ماسک لێوەی و ئەو گرنگی پێدانەی بۆ لەن ماسک وا دەردەکەوێت. ئایا ئەمە پێچەوانەی و بەهایانە نییە کە ئەمریکای پێنەسراوە لەسەر ئاستی جیهان کە ئەمریکا ئەبێ پارێزەری مافی مرۆڤ بێ، پارێزەری دیموکراسی بێ لەسەر ئاستی جیهان؟ ینی پێچەوانی ئەمە نییە؟ ئەمە بەڵێ زۆر پێچوانێ ئەوەیە. ئێمە کە زۆر بەحەلە لە سیاسیەکان
باس لەوە ئەکەن کە محلە سیاسیەکانی ئەمریکیەکان خۆیان و ئەمریکیەکانیش باس لەوە ئەکەن ئەو حقوق مافی مرۆڤ منظماتنی و دەوڵەتەکان وەکو ئومەم متحیدە ئەو منظماتە دۆلیەکان کە پشگیری لە مافی مرۆڤەکەن خۆی ترامپ زۆر رخنەی لەیانەکە یعنی یەکێ لە سیاسەتە توندەکانی ترامپ بەرامبەر منظماتنی دەوڵەتیەکان ئەوەیە کە ئەو رخنەی بەرامبەر ئەو منظماتانە نی دەوڵەتیانە هەیە کە پشگیری لە مافی مرۆڤەکەن ئەوە یەکێکە لە سیاسەتە ئەساسیەکانی بناغ ئەساسیەکانی ترامپە لەبەرەوە خەڵکیش لە ئەمریکا دەنگی بە ئەو داوە لەبەرەوە ئەو سیاسەتەیان تا ڕادێک بڵێن بەدڵیانە لەبەرەوە ئەمریکا ئەو ڕۆڵەی پێشوو هەیبوو کە پشگیری لە مافی مرۆڤ کات ئەو ڕۆڵە بەردەوام وەکو جاران بەردەوام نابێت بەڵام زۆر مؤرخی سیاسی ئەمریکی و ئۆروپی هەیە ئەڵێن ئەمریکا خۆی هەروە بووە ئەم مافی مرۆڤ ئەو پشگیری لە مافی مرۆڤانە ئەوە لەبەر ئامانجی ئەمریکی سیاسەتی دەروی خۆی هەبووە لەبەرەوە پشگیری لێ کردووە لە چەند کاری مێژویە لە پێشتر لەبەرەوە ئەو هۆکارانە لەبەر مەسلحەتی ئەمریکایە. دکتۆر کاتەبە پرسیارەوە بکەین دۆناڵد ترامپ دەتوانێت لە استراتیژی نەتەوەیی و نیشتیمانی ئەمریکا لا بدات؟ بڵێ ئەو ئەیەوێت تا ڕادێک زۆر لە حملە انتخاباتەکانی یەکەمە و چەند جارێکش لە حملە انتخابەکانی دووەمە باسی لەوەی کردووە کە ئەوێت تا ڕادێک چەند بەندێک لە دەستور بگۆڕێ یعنی ئەم بەیانیش کە باسی کرد کە ئەم بەیانە هینیکی هەبوو حملێکی خەڵکی بان کردبووە بزەم 20,000 کەس لە ئەمریکا یەکی لە شوێنەکان وابزانام لە واشنگتن دی سی بوو قسەی کردبوو پێش ئەوەی بەڕسمی ببێ بەسەرۆک وتی ئێمە هەوڵی ئەوە دەین ئەو گەندەڵەکانی لە ئەمریکان لە واشنگتن دی سییان لە ئیداری واشنگتن دی سییان هەمویان دەرکەین ئەوە لەبەرەوە ئەو چۆن ئەبینێت ئەو ئەبینێت ئەو سیستەمە سیاسیەی ئەمریکا لە ڕوانگەی خۆیەوە پڕن بە قسەی خۆی کۆڕاپت مانای ئەوەیە گەندەڵ ئەڵێ هەمویان گەندەڵن ئەبێ هەمویان بگۆڕین ئەو سیستمانە ئەو کەسانە هەمویان ئەبێ ئالگۆڕێکی گەوریان تیا بکەوێت لەبەر ئەوە ترامپ ئەو خۆی رخنەی لە سیاسەتی ناوخۆی و سیاسەتی دەرەوەی ئەمریکایە بەڵام لە عینی کاتیشە خۆی سەرمایەدارە خۆی علاقاتی زۆر نزیکی هەیە لەگەڵ سەرمایەدارەکانی لە ناو ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکاش لەبەرەوە ئەو قسانەکە ئەیکات خۆشی بەشێکە لەو سەرمایەدارانە کە خۆی ئەو رخلەی لیانەکرێت لەبەرەوە ئەوەکو چۆن لەڵێ مناقەزەتی خۆی وەکو contradictory policies يعني ئەو مناقەضەی خۆی کاتن لەو هەڵوێستانە لەبەرەوە ئەو ئەیەوێ سیستمی سیاسەتی ئەمریکا بگۆڕێت یەکی لەو قسانەش کە کردوێتی ئەم بەیانیە وتی this is the greatest movement in American history معناه ئەوەیە ئەم حرەکەیە ئەم حرەکیە سیاسیانە گەورەترین حرەکەی سیاسیە کە ئەڵگۆڕی لە ئەمریکا دروست دەکات و یەکی لەو بڕیارە تازانش کە ئەو ئەوێ بیکات کە ئەوە دژی مافی مرۆڤیشە تا ڕادێک ئەوەیە کە ئەو سیستمێکە لە ئەمریکا inclusive minorities and diversity معناه ئەوەیە ئەو inclusive minority diversity معناه ئەو کەسانە کە بڵێن سپی نەبن white نەبن white سپی نەبن مەسەن بڵێن ڕەش بن یا لاتینۆ بن یا هەر لە خەڵکی هینتر بن لە ناو حکوومەتی ئەمریکا پێشتر بڕیارێک هەبوو کە ئەو کەسانە بن بە بەشێک لە حکوومەتی ئەمریکا ئەو بڕیارانە لای برد یعنی ئەوەیە ئەبێ خەڵک لە ناو حکوومەتە بێت لەسەر ئاستی خۆیان نە لەسەر ئاسی بڵێن کە ئەوە ڕەش بێت یا لاتینۆ بێت یا لە ئەسڵێکی تر بێت کە ئەو ئەوێ چی بکات ئەوێ سیستمی سیاسی ئەمریکا بگۆڕێت زیاتر کە پابند بن لە ئەو کەسانەی کە کاریگەریان ئەبێت لەسەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا سەر ئاستی خۆی بڵێ باشە دکتۆر وا دەردەکەوێت ئێستا ئەمریکا پشتیوانیەکی هەیە بۆ کورد و بەتابێت لە ڕۆژاوای کوردستان لە باشووریژەوە هەر دەزانین یعنی هەمیشە هاانیەکێتی پارتی دەدا کە یەکگرتوو بن و هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان و پشتیوانێکی باشی لێکردن و هەر ئەویشە تا ڕادێک ئەزمونونەکەی پاراستووە ئەم پشتیوانیە بەردەوام دەبێ
دۆناڵد ترامپ دەتوانێت لەم پشتیوانیە لا بدات کە ئەمریکیەکان کورد بە دۆستی خۆیان دەزانن؟ بەڵێ لە سەرەتا کاتی ترامپ بوو کە بڕیاری دابێت بە سەرۆک لە بۆ جاری دووەم خەڵک ئەو زۆر محەللی سیاسی و زۆر ئەو کەسانە کە لە سیاستان بیریان لەوە کردبوو کە ترامپ پشگیری لە کورد نەکات، بەڵام لەم ماوە ئەخیرەیە بۆمان دەرکەوت کە ئەو بە تایبەتی ئەگەر باسی ڕۆژاوا بکەین ئەو بڕیارانە ئەخیرانە بڕیاردرا ئەو قسانش کە کرا لەم ماوە ئەخیرەیە کە ئەو بەردەوام ئەبێت پشگیری لە کورد دەکات بە تایبەتی لە ڕۆژاوا لە کوردستانی سووریا. ئەو بەردەوام بێت وەکو ئێمە شەزانین وەزیری خارجیە ئەمریکی کە ئەو بە ئاشکرا کە ئەبێ بە وەزیری خارجیە ئەو ئەمریکی ئەو وەزیری خارجیە تازەکە ئەوش بە ئاشکرا باسی ئەوەی کردبوو ئێمە پشگیری لە کورد دەکەین بە تایبەتی ئەوە لە ڕۆژاوا. ئەوەش وابزەم چەند کەسێکیان نارد بۆ ئەوەی وەکو دانیشتنیکی هەبێ لەگەڵیانە و لەگەڵ ئەو هێزانەی لە ڕۆژاوا لەبەرەوە ئەو بەردەوام بێت لە پشگیریەکانی بەردەوام کوردستانی سووریا. بەڵام ئەگەر بێنە باسی هەرێمی کوردستان بکەین لەوانەیە مۆزوعەکە تۆزێ هەر وەکو پێشتر بێت، هەر بەردەوام بێت، ئاڵگۆڕێکی گەورەی واتیا نەکەوێت، لەبەرەوە کوردستانی عێراق هەر بەردەوام ئەبێت بەو علاقاتانەی لەگەڵ ئەمریکایە. بەڵام بەعزە کەسێک لە بەغا باسی لەوەیان کرد کە علاقات نێوان عێراق و ئەمریکا ئەو باشە نەبێت، ئەوەش دڵیانین ئەوە بێت نەبێت، لەبەرەوە لەسەر العربی جدید وەکو بزانن ئەوە ڕۆژنامەیەکی عربی و ئینگلیزیشە مەقالێک بڵاو کراوەتەوە پێش دوو ڕۆژ باس لەوەی کردووە کە وەزیری ڕئیس وزرای عێراقی السودانی باسی لەوەی کردبوو کە ئۆدیۆیک بڵاو بۆتەوە بە شێوەیەکی ناڕەسمی کە ئەو ڕخنەی گرتووە لە ترامپ، بەڵام ڕخنەکەی توند نەبووە، بەڵام باسی لەوەی کردووە لەوانەیە ترامپ بەعزە بڕیارێ بکات لە مەسلحەتی عێراقا نەبێت. لەبەرەوەش ئەمە لە بەستە عەربی جدید بڵاو بۆتەوە پێش ڕۆژێک. ئەوەش سەرۆک وەزیرانی سوودانی باسی لەوەی کردبوو لەبەر ئەوەش ئەوە یەکێک لە هۆکارەکان کە ئێمە لەوانەیە تۆزێ ئەو سیاسەتە خارجی ئەمریکانە زۆر بەدڵمان نەبێت، بەڵام وەکو ڕخنێکی تود نەبووە، بەڵام وەکو بڵێن مرتاح نەبوون بۆ سیاسەتە تازانەی ئەمریکا کە ترامپ بە تایبەتی ترامپ ئەو سیاسەتانە بکە بەرامبەر عێراقا. یەکی لەوانش بوو لەبەرەوە یەکی لە محکەمەکانی لە بەغا وابزان بڕیارێک درابووە کە دژی ترامپ لە محکەمەکان بە بۆنەی کوشتنی قاسم سلێمانی، لەبەرەوەش ئەو وەزیر خارجیە تۆزێ باسی لەوەی کردووە، باسی لەو بابەتەی کردووە کە لەوانەیە ترامپ زۆر علاقاتی تۆر نەبێت لەگەڵ عێراقا، بەڵام هەر علاقاتی استراتیجی بەردەوام بێت، لەبەرەوە اتفاقاتی استراتیجیمان زۆر عێراق اتفاقاتی استراتیجی زۆری هەیە، اتفاقاتی استراتیجی comprehensive agreementمان هەیە لە بوارەی ئابووریە، لە بوارەی ئەمنیە، بەڵام ئەو علاقاتانە گەرموگوڕ نابێت. وەکو ئەو عێراقیانە ئەو سیاسەتە مەدارانەی عێراق لەو بۆ شێوازە بیری لە مۆزوعەکانەوە. ئەمە یەکێکە. یەکی مۆزوعێکی تریش ئەوەیە کە ترامپ هەمیشە عێراق بڵێن عێراقی نەهرێمی کوردستان وەکو کێشەیەک ئەبینێت، وەکو یەکێک لە کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەبینێت، وەکو حەلێک نایبینێت. ئەوە لە ڕووی ترامپەوە، لەبەرەوە ئەو تۆزێ ڕخنێ هەیە بەرامبەر ئەو حرەکاتانە لە عێراقا هەن. ئەوەش مۆزوعێکی ترە. اینجا باس لەوە کرا ئەو مەقالەیە کە باس کرا لە عەربی جەدیدە باسی لەوەی کرد، وتی ئەو مەسئولە گەورەکانی عێراق بەشداری لە هەنەکەی ترامپ ناکەن inauguration کە ئەمڕۆ بەشداری ناکەن، بەڵام سەفیری عێراقی لە ئەمریکا بەشدارە بێت لە inaugurationی ترامپە کە ئەمڕۆیە. بەڵام بۆ نمونە چین جێگری سەرۆکی چین ئەو بەشداری ئەبێت
ئەنگریشنی ترامپ کە ئەمڕۆ ئەبێت باس لەوەکەن کە مەسئولە گەورەکانی عێراق کە کوردیشە کە بەشداری نابن لەو دانیشتەکە ئەمڕۆ دروستە بێت ئەوە شتێکی مەسەرەن گەورە نیە لەبەرەوەی ئەمە اتفاقاتی نێودەوڵەتیمان هەیە لەگەڵ ئەمریکا بەڵام ئەگەر هەبوایە باشترە بوو ئەگەر بڵێ مەسئولیشی گەورە عێراقی یا کورد هەبوایە لەو دانیشتەی ئەمڕۆ شتێکی باش بوو وەکو سگنەڵێکی باش بوو بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بەڵام ئەگەرەوە نەبێت ئەوەش مشکلە نییە بڵێن بۆ ئێمە وەکو مشکلێکی سیاسی استراتیژی نیە بەڵام هەبوایە باشتر بوو بەڵام بەعینە کاتیشدا دعوت نەکراون ئێمە لە ئەسڵا ئەو مەسئولانەی کە بڵێن ئەگەر ڕئیس وزرای عێراق یا مەسئولێکی کوردی دعوت نەکراوە لە ئەسڵا بڵێن لەبەرەوەی بەشدار بن ئەمڕۆ باشە دکتۆر داپرسیارم تۆ لەو هەرێمەی لی دەژیت چۆن باسی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ دەکرێت بۆ بە قسە و باسی نێو خەڵک ئێمە لێرە هەموو قسە و باسی لەبارەوە دەکەین بەڵێم ئەگەر باسی بریتانیا بکەین سکۆتلندا بریتانیا ئینگلتەرا تۆزێ بریتانیەکان نایەنەوێت علاقاتی نێوان بریتانیا و ئەمریکا تێک بچێت ئەیانەوێت علاقات بەردەوام بێت لەبەرەوە لە مەسلحەتی بریتانیا ئەو علاقاتانە بەردەوام بێت لەبەر مەسلحەتی ئابووریە لەبەر مەسلحەتی ئەمنیە لەبەر ئەوەش ئەیانەوێت ترامپ بە بەردەوامی لە ناتۆوە بێت وەکو ئێمە ئەزانین ترامپ یەکەم جار باسی لەوەی کردبوو کە هەموو ئەو وڵاتانە کە عزون لە ناتۆوە یەکەم جاروتی لە سەدا 2 ئەبێ بەشدار بن لە دیفاع بودجێ دیفاع زیاکە لە سای 2 بەڵام لەمەوە ئەخیرەیە وتی لە سای 5 یعنی هینەکەی نسبەکەی دیفاع زیای کرد لە 2 بۆ 5 لەبەرەوە هەموو وڵاتەکە ناتوانن بودجێ دیفاعکە زیارکەن لە 2 بۆ 5 خۆی ئەمریکا خۆشی لە ئەسڵا ئەوە ئەمڕۆ لە وەزیری خارجی پێشووی بریتانیا بیستە خۆی ئەمریکا لە ئەسڵا ئێستا حالیان لە سای 3.5 بودجێ دیفاعەکەی اینجا ئەو ئەڵێت ئەبێ هەموو وڵاتەکان نزیکی سا 5 بێت خۆی ئەمریکا لە 3.5 بەس بەبەستم لەوەی ئەگەر ئەو وڵاتە ئەوروپیانە بودجێ دیفاعەکەیان زیاد بکەن بڵێن تا سا 3 ئەوە باشە بێت خۆی بۆ ئەو کەسانە لە ئەمریکان ئەوە ئەبینن لەبەر پیان ناخۆشە کە ئەمریکا بەشداری ئابووری زۆرەکات لە ناتۆوە لەبەرەوە ئەمریکا لە 68 خۆی بودجێی ناتۆ ئەدات لە 68 ئەنجا لە 68 زۆر لەبەرەوە یەک وڵات وڵاتانی تر لە 128 بەشداریەکەن لە بودجێی ناتۆوە وەکو چۆن لای ناتۆ بودجێ هەیە ئەمریکا لە 68 وڵاتەکانی تر لە 128 لەبەرەوە ئەوەش ترامپ لەبەرەوە ئەرخنەگرێت لە وڵاتانە کە بەشن لە ناتۆ ئەڵێ ئێمە بودجێی ناتۆ ئەدەین ئێوەش چەند وڵاتێکی ترن بودجەکەتان زۆر کەمە لەبەرەوە ئێمە خۆمان پارێ هەموو شتەکان ئەدەین بودجەکەوی لە خۆم لە ئەمریکا دەرەچێت ئەمە شێکی لەو مۆزوعانەیە کە لە بریتانیا باسەکرێت کە ترسیان هەیە کە ئەمریکا پشگیری تەواوی نەبێت بە ناتۆ بە تایبەتی ترامپ نە ئەمریکا بڵێن ترامپ کە ئەوی سەرۆکە ئەبێ بە سەرۆک چەند دوای ساعاتێکی تر ئەو ترسیان لەو مۆزوعە هەیە ترسێکی تریش هەیە لە بواری ئابووریە ئێستا چەند ئەیانەوێ بریتانیا ئێوێ علاقاتی ئابووری هەبێت علاقات وەکو فری ترید وەکو ئەوە فری ترید ئەوەیە کە ئەو علاقات ئابووریانە کراوە بێت بدون بە هیچ شێوازێک تاکس نەبێت لەسەر ئەو وریانە لە نێوان وڵاتانە بەڵام اتحادی ئەوروپی ئەترسێ لەو مۆزوعە زۆر لەبەرەوە اتحادی ئەوروپی زۆر پیان خۆش نییە تا ڕادێک ترامپ بێ بەسەرۆک لەبەرەوە ترامپ پشگیری لەو حرکاتانە ئەکات کە لە ئەمریکایە ئەو حرکەتانە ڕاستن بەڵێ زۆر بەڕێز دکتۆر زانەگۆڵ مامۆستا لە زانکۆی ستەرلینگ لە سکۆتلەندەوە سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت خۆشەویستان بە یارمەتیە و کاران بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆش خواتان لەگەڵ